تکایە ئەگەر وەسفی 250 ساڵ ئازادیمان بۆ بکەیت. دیارە 250 ساڵ ئازادی ئەرچی ئێمە بۆ ڕێزگرتن لە 250مین ساڵوەگەڕی سربەخۆیی ئەمریکایە و ئەوەش ڕاستپێری سەرۆک بۆ ئێمەیە. بۆیە 4000 بۆنە و 100 دەست پێشخەریمان هەیە و لە ماوەی ساڵەکەدا بەڕێوە دەچن. ئامانجەکە ئەوەیە بۆ ڕێزلێگرتن لە بۆنەکان نەکەر هەموو خەڵکی ئەمریکا بەڵکو کۆمەلگای جیهانی لە دەوریە کۆ بکەینەوە. دەشزانن ئەگەر سەرنج بدەن گەورەترین هەناردەی ئەمریکا نەک بەرهەمەکەی بەڵکو بیرۆکەیەکە و ئەویش ئازادیە. گوتان مەزنترین داهێنانی ئەمریکا هەرگیز بەرهەمێک نەبووە، بەڵکو سیستەمێک بووە کە بۆ هەر کەسێک ڕەخسا لە نوێکاریدا پێش بکەوێت. دەکرێت زیاتر لەسەری بدوێن؟ پێم وایە بەشی زۆری دەگەڕێتەوە سەر چالاکی کردداری. ئەوە گوتارێک بوو کە بۆ گۆڤاری بەختەوەریم نووسی و ئەگەر شتێکی هەبێت کە لەی فێر بوو بم، جا ئەوە لە بواری بەرهەمی پێشەسازی دیترۆیت لە سیلیکان ڤالی یان خزمەتکردن بۆ حکوومەت دابێت، ئەویش پرسی ئازادیە. بەبێ ئازادی ناکرێت نوێکاری و داهێنانت هەبێت و بەبێ نوێکاریش ناکرێت بەختیاری تەبێت. هەڵبەت بەبێ بەختیاری دەرفەتێک بۆ ئاشتی و سەقامگیری نییە. هەر بۆیە ئازادی توانا پێدانێکی مەزنە. ئاخۆ 250 ساڵ ئازادی چ جیاوازیەک لەگەڵ 250 ساڵ ئەمریکا هەیە؟ ئەگەر چاو لە 250 ساڵ ئازادی بکەین، بۆ کاریگەربوون هەموو شتێک دەخینە یەک. کمیسیۆنێکی 250 بەشێک لە تۆڕی 250 ساڵ ئازادیە. ئێمە لەگەڵ هەموو ئاژانسەکانی فێدەراڵ، لەگەڵ حکوومەتە ئایالەتی و خۆجیەکان، لەگەڵ کلیساکان و جڤاکەکان، ڕێکخراوە ئاینیەکان، ئەنستیتۆکان، زانکۆکان و لەگەڵ هەر کەسێک کار دەکەین. پرۆگرامی 250 ساڵ ئەمریکا چەندین ساڵە پێش ئێوە چالاک بوونە. ئێوە چۆن توانیتان چەندین دەستپێشخەری و پرۆگرام پێکەوە لە ماوەیەکی ئاوە کورتە ساز بکەن؟ ئەمە تیمێکی زۆر باش و ناوازەمان هەیە. بۆ وێنە ئەگەر بیر لە دەستپەشخەریە گەورەکانی وەک پێشانگای گەورەی حکوومەتی ئەمریکا بکەینەوە، لە 20 مانگی 6 بۆ 10 مانگی 7 درێژەی دەبێت. هەر ڕۆژەی بابەتی جیا هەیە. لێرە لە گۆڕەپانی واشنگتۆنی پایتەخت چاوەڕوانی 100 بۆ 150 هزار کەس دەکەین. ئەوەش هەمووی دیمەنی ژیانی ئەمریکایە کە پێشتر هەرگیز نەکراوە. هەموو 50 ئایالەت 6 هەریم تێدا بەشدار دەبن. 6 خێوەت و شوێنمان بۆ نیشاندان بە خەڵک لەسەر مێژوو، داهێنان، تەکنۆلۆژی و بابەتی دیکە هەیە. پاشان چونکە دەمانەوێت پەیوەندی بە هەموو خەڵکی ئەمریکاوە بکەین، گرنگە کە لە سەرانسەری ئەمریکادا تێکۆشانمان هەبێت. نمونەیەکی باش لۆریەکانی ئازادین کە ئێستا 18 دانن و زیادیشان دەکەین. ئەوان هەڵگری موزەی گەڕۆک و خاوەن تکنیکی تەواو پێشکەوتون. دەتوانن کاری جێگەی ئەزمموی تێدا بکەن و لە سەرانسەری ئەمریکادا چالاکن. ڕەنگە تا کۆتایی ساڵ سەردانی هەزاران کۆمەلگا بکەن. پاشان فڕۆکەی بۆینجی ئازادی بۆ ئێمە تەرخان کردووە کە سەفەری بۆ دەرەوەی ئەمریکا کردو. هێندێک لە گرنگترین بەڵگەی دامەزراندنی ئەمریکای تێدایە کە هەرگیز لە ئارشیڤ نەهێنراونە دەرەوە و ئێمە بە خەڵکیان نیشان دەدەین. باسەبارە بە پەیوەندی نێوان 250 ساڵ ئازادی و جامی جیهانیش بدوین. پەیوەندیەکی سروشتیە. بەشێک لە کاری ئێمە لە ڕاستیدا یەکگرتووکردنی هەمووانە و وەرزش چاکیان یەکگرتوو دەکات، جا سەر بە هەر لایەنێکی سیاسی بێت. پاشان ڕێکەبەرێکی جیهانیە. ئەگەر بڕوانیتە ئەمریکا چاو لە ئازادی دەکەیت و سەرنجام سەبارەت بە چوون بۆ گۆڕەپانە. لێرە لە واشنگتۆن 4 هەریمی لایەنگری جامی جیهانیمان هەیە و خەڵک بەشدار دەبن و شوێنی وایە منداڵانیش دەتوانن تۆپی پێی تێدا بکەن. دوێنێ چاوم لێ دەکردن کە دیارەوە ئەو منداڵانە پێشتر یەکدریان نەدەناسی و زۆربیان هی وڵاتی زۆر بە جۆر بوون. بیر دەکەمەوە ئەو منداڵانە داهاتوون. ئەوە تا منداڵانی جامی جیهانی هەر لێرەن و بەورەی سەرکەوتووی ئەمریکایی ناودەنین کەوا بێت بە شێوەیەکی گەورە بەڕێوە دەچێت و لە کاری ئێمەدا وەرزش دەورێکی زۆری هەیە. ئێمە بە تێمەکانی تۆپی پێ، بەیسباڵ، بەسکێتباڵ کارێکی زۆر ئەنجام دەدەین و بۆنەی ناسراو بە گراند پریکس بۆ 250 ساڵ ئازادی لە گۆڕەپانی واشنگتۆن بەڕێوە دەبین. دوایی پاشخانی دیمەنە هێمایەکانی وەک خانوبەری کۆنگرێس، کۆشکی سپی،
بنیادی بیرەوەری واشنگتن نمایش دەکەین. پاشان دوایی حوتو دەسما شاری ساندیاگۆ چونکە بۆنەی پێشپەڕچەی ناسراو بە ناسکار بۆ 250 ساڵ ئازادیمان لەوێدا هەیە کە لە پێگەی گەورەی دەریایی لە ئەیالەتی کۆلۆرادۆدا بڕێوە دەچێت. دوای ئەوە هەندانی بیرۆکەی 250 ساڵ ئازادی چی بوو؟ کاتێک بیری لێ دەکەینەوە گرنگ ئەوەیە تەنیا ئاوردانەوە بەڕابردوو و تەنانەت بە ئێستاش نییە، بەڵکو داهاتووی ئێمەیە کەوابێت مەبەستەکە خۆڵقاندنی بزوتنەوەیەک لە شانازی، نیشتمان پەروەری و ستایشی ئازادی لە دەوری جیهانە. لە کۆتای ڕۆژدا بابەتەکە هەر ئەوەیە، ئێمە تیشکمان خستۆتە سەر هەوڵێک بۆ پێکهێنانی تۆڕێک کە تۆڕی 250 ساڵ ئازادیە. ئەوە هەموو خەڵک و دامەزراوەکان، قوتابخانەکان، ئاژانسە حکوومەتیەکان، ڕێکخراوە ئاینەکان لەخۆ دەگرێت. شتێکی پێویستی دیکە بابەتە، ئەویش ئازادیە و ئەوەش دەرفەت بۆ هەمان دەخۆڵخێنێت. پاشان لە چوونە پێشدا بایخی لێ زیاد بکەی بۆ ئەوەی خێراتر بێت. ئەوەش بزوتنەوەیەک پێک دێنێت. پێم وایە ئەمە ئامانجێکی بەرزە. پێم وایە ئەوە کە لەگەڵ هەموو باڵوێزخانەیە کار دەکەین کارەکەمان زۆر سەرنجڕاکێش دەکات. لە بۆنەیەکی مەزنی خەڵکی ئەمریکادا بەشدار بووم. ئەوان ڕێزیان لە داهێنەرانی خۆیان گرت. وڵاتانی وەک سوێد، ژاپۆن، کۆریا تێدا بەشداریان کرد. ژاپۆن بەشداری کرد و لەو هەموو شکۆفەگێلاسەی ئێستا هەمانە بێ بەشیان نەکردین. کەوابێت هەر کەس بەشداری دەبێت و چێژی لێ وەردەگرێت. لە سەروبەندی ساڵڕۆژی سەربەخۆی وڵاتانی زۆر بە جۆردا دەبینین کە ڕێز لەو ڕۆژە دەگرن، وەک بۆرجی ئێفل کە بە ڕەنگی سپیوشین ڕازاوە دەبێت. کاردانەوەی خەڵک تا ئێستا چۆنە؟ تا ئێستا بۆ چوونی خەڵک باش بووە. دەیانهەوێت خۆبەخشانە بەشدار بن. پەیوەندێکی زۆرم پێگەیوە کە دەیانەوێت پشتیوان بن. بۆنەیەکی تایبەتیمان بۆ 250 ساڵ لە گۆڕەپانی واشنگتۆن بەڕێوە برد کە جەژنێکی نیشتمانی بۆ نزا، ستایش و سپاسگوزاری بوو و بەشدارانی 30,000 کەس بوون. سپاسی ئەفسەرێکی بەشی ئاسایشم کرد کامیشە ڕێز لەوان و هەروەها لە بەشی خزمەتگوزاری بۆ وەڵامدانەوەی دۆخی تەنگەتاوی دەگرم. پۆلیسەکە کوتی لەم بۆنەیەدا لەگەڵ خەڵکێکی زۆرتر ئاشنا بوومە تا ئەوەی کە لە ماوەی 25 ساڵ خزمەتمدا دیتومن. کەوابێت کاردانەوەی بۆنێ ئاوا هەستێکی ستایشکردنی لەم چەشنەیە دەخۆڵقێنێت. کاتێک بیر لە ئەزمموی خۆم دەکەمەوە لە شاری کلیڤلند گەورە بووم و باوکم خاوەن پیشە بوو، 12 ساڵانەش بووم کە کاری جۆشکاریم دەست پێ کرد و زۆر جاران لە کاتە سەختەکانیشدا هەر باوکم و خۆم پێکەوە کارمان دەکرد. ئەمە ژوای کرد بەردەوام ئێستاش بەڕێوەبەری گشتی یادکردنەوەی بۆنەی 250 ساڵ ئازادین کە ئەمە ژلووتکێتی و شانازێکە بۆ من. سەرۆکی دەستپێشخەری 250 ساڵەی ئەمریکایە گوتی کە خەڵک بە شێوەی جۆراوجۆر هەوڵی مرۆڤ دۆستانە و نیشتمانپەروەری خۆیان دەنوێنن. ئەگەر لەم بارەوەیە زیاتر بۆمان بدوێیت. هەڵبەت ئەگەر بیر لە ئازادی دەکەیتەوە دەبێت پارێزگاری لێ بکرێت و ئەوەش پێویستی بە خزمەت و فیداکاری هەیە. ئەوە کە خۆم سەبارەت بە خەڵکی ئەمریکا زۆرم پێخۆشە ئەو خزمەتکردنەیە، واتە پێشکەشی خەڵک بکەیت و پاشان پاداشەکەی وەربگری. ڕەنگە ئەمریکا هەرە وڵاتی بەخشەندەی جیهان بێت و زۆر کەسی تێدا هەن کە کاری زۆر باش دەکەن و ئێوە دەیخوێندنەوە یان دەیبین و پاشە ڕەنگە زۆربەی ئێوە سەبارەت بۆ نەبیسن. بەڵام ئەمە تەنیا کردارێکی بچووکی دڵسۆزیە کە کاردانەوەیکی هێندە کاریگەری هەیە. ئێمە 250 ساڵمان تێپەڕ کردووە و سەختی و ڕووداوی جێگای سەرنج هەبووە. هەندێک لە ئاستەنگەکان چی بوون و پێشهاتەکان بۆ داهاتوو چۆن دەبینن؟ دەبێت سپاسگوزاری ئازادی خۆمان بین و دەبێت بەهێز بین. ئازادی شتێک نییە کاری ئێستا بۆمان بەمیرات بەجێما بێت، بەڵکو دەبێت بۆ وەسەکانی دوایی و پلەیەکی دیکە بگوازرێتەوە. هەر بۆیشە لە قوتابخانەکان تێشک دەخینە سەر پلەکانی 12 ساڵی خوێندنی لاوان، چونکە ئەوان وەچەی دوایین کە دەیانەوێت مێژووی ئەمریکا بنووسن و دەمانەوێت لی تێبگەن و ئازادیمان بەهێز بکەن و لە وڵاتدا پەرشی پێ بدەن. ئەزمموی خۆم کە وەک جێگری وەزیری دەرەوە خزمەتم کردووە ئەوەیە کە ڕۆژانە پارێزگاری لە ئازادی بکەیت. ئەجینا لە کیس دەچێت. ئەوە یەکێک لەو هۆیانەیە
کە ڕێزێکی هێندە زۆرم بۆ وەزارەتی دەرەوە و لەشکری خۆمان هەیە و پێم وایە بەبێ ویلاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەیان وڵات لە جیهاندا دەبن کە هەرگیز تۆسقاڵێک چێژ لە ئازادی وەرناگرن و نابێت ئێمە ئەوە بە شتێکی ئاسایی بزانین. گوتەیەکی سەرۆک بن فرانکلین هەیە کە دەڵێت کۆمار شتێکی مەزنە ئەگەر بتانی پارێزگاری لێ بکەی، واتە ئێمە کۆمارێکمان بە ئێوە داوە کە بتوانن بیپارێزن. دەکەن دوابۆنەی ڕۆژی سربەخۆیی و گەڕانەوە بۆ دۆخی ئاسایی لە ئێستاوە خەڵک بۆ یادی 251 ساڵەی چی لە هزریاندا بێت. دەمانەوێت ئەو بزوتنەوەیە بەرەو پێشبەرین و خاڵی گرنگ بۆ تێگەیشتن ئەوەیە کە دموکراسی پێویستی بە بەشداربوون هەیە و بۆ بۆنەی 250 ساڵ ئازادی هەموو لایەن تێدا بەشدار بن و لەو چوارچەوەی بەربڵاوتردا ئەو بەشداریە هەمان بەخشینە. ئێوە بە وڵاتەکەی خۆتانی دەبەخشن، خزمەتێکە بۆ هەمووان کە پێویستە. کاتێک هەر کەسە و کارە دەکات ئەمە جیاوازێکی زۆری دەبێت و کارێکی جێگای سەرنجیشە، واتە بەرزبوونەوەی شەپۆل هەموو کەشتەکان بەرز دەکاتەوە. ئێمەش هەر ئەومان دەوێت و لەسەری بەردەوام دەبین. لە کۆتایی لە ئاوردانەوەی خەڵک بۆ ئەمساڵ ڕاگەیاندن و گوتارەکان لە بیریان نامێنێت. ئەوان لە بیر دەمێنێت کە چۆن هەز دەکەن. دەمانەوێت هەز بکەن سوپاسگزاری ڕابردوون و بەڵێنی و متمانیان بەداهاتوو هەبێت. ئەوە ئەرک و ڕاستپێری ئێمەیە. لە کۆتاییشدا ئەخۆ هیچ شتێکی دیکە هەیە کە گرنگ بێت و ئێمە ئاماژەمان پێ نەکرد بێت بۆمان بڵیت؟ هەڵبەت یەکێک لە پرسە گرنگەکان دەمەوێت بە کۆمەلگای جیهانی بڵێم ئەوەیە کە ئەم ساڵ سەردانی ویلاتە یەکگرتوەکانی ئەمریکا بکەن کە ساڵێکی گونجاو دەبێت. سەردانی پێشانگای مەزنی ئەمریکا بکەن چونکە بڕیارە لە هەموو 50 ئایالەتی ئەمریکادا بەڕێوە بچێت و ئەوەی کە سەبارەت بە ئەمریکا زۆر ناوازەیە و مەزنی دەکات بوونی فرەکولتوری پێکات و لە هەم وڵاتانی جۆرا و جۆرە. ویلاتە یەکگرتوەکان وەک ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان وایە کە پرسێکی گەلێک مەزنە و دایە پیرەم کە بە ڕەچڵک ئاڵمانی بوو دەیکوت دەزانی ئەگەر تۆ بتانی شارەزای زمانێکی دیکە بیت ئەوە دەتوانی لە کولتورێکی دیکە تێبگەی و ڕێزی بۆ دابنێی. ئەگەر ڕێز لە کولتورێکی دیکە بگری ئەوە دەتوانی ڕێزت بۆ هەمووان هەبێت.